لە یەکێک لە یاریەکانی گەڕی چوارەمی خولی نایەبی کوردستان لەسەر یاریگای دووەمی فەڕەنس و هەریری یانەی برایەتی میوانداری زاخۆی کرد. دەستپێکی یاریەکە پلانە هێرشبەرەکەی فاتح حەمەخان دەرکەوت بۆ ئەوەی زۆرترین پاڵەپەستۆ بخەنە سەر گۆڵی تیپی میوان. دوای لە دەستدانی چەند دەرفەتێکی ئاسان لە خولەکی 20 دیاری یاخی یاریزانی هێڵی بەرگری برایەتی بە لێدانی سەر گۆڵی یەکەمی تۆمار کرد و خۆشی دەرنەبڕی چونکە گۆڵی لایەنەکەی پێشووی کرد. یاریزانانی برایەتی لەسەر هەمان شێواز بەردەوام بوون بە شێوازێکی ڕێکخراو هێرشەکانیان دەبردە سۆر گۆڵی زاخۆ بە پێچەوانە تیپی بەرامبەر هێرشەکانی ئەوەندە کارانە بوون ببێتە مەترسی ڕاستەقینە. لە نیوەی دووەم یاریەکە زاخۆ ویستی یەکسانی هەبوو بەڵام ماندووی و پەلەپەل بە تیپەکەوە دیار بوو هەر بۆیە نەیان دەتوانی بە گۆڵ بگەن. برایەتی لە خولەکی 71 لە ڕێگەی عەبدوڵڵا خەلیل ئەنجامی یاریەکەی دووهێندە کرد دوای ئەوەی ئەو یاریزانە پاسێکی جوانی لە ڕێی بوار نەزمەدین وەرگرت و گۆڵی دووەمی پێتۆمار کرد. یاریەکە بە دوو گۆڵی پاک بە سوودی برایەتی بە کۆتا هات. براتي أنا بحزبي راسي ما تصورنا كده فريقك وصل منظم وفريقك باش هي ونسبة فريق ماجي يعني راسي لاعبات ما قالك مستوى خانة كلن ما دلعب هنا يعني مدافع يعني أساسي نهاتن جبري درجة لعب الدوري العراقي كربي وأبب يعني فرصة بوانشي باستغلال كرين جول تيماما مستوى خانة راسي لاعب ما قالك مستوى خانة كلن بردنەوەی بۆ ئێمە زۆر گرنگ بوو لە خولی کوردستان هەموو یاریەک بەڕاستی گرنگی خۆی هەیە ئێمە بۆ یاری ئارڕاتیش هەر بە سەرکەوتنی خۆمان تەوامان کردووە بەڵام لەخوا بەزیادی ئەمڕۆ توانیمان کەم سێ خاڵە بەدەست بێنین ئەمە دەستپێکە بێت کە بچینە خانەکانی پێشەوە بۆی معنەویاتێک بی بۆ یاریەکانی تریش. بەمەنجامە برایەتی خۆی گەیاندە پلەی دووەمی ڕیزبەندییانەکان بە 7 خاڵ و زاخۆش بە 3 خاڵ لە خانەی حوتەمی ڕیزبەندی یانەکاندایە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.